گروپەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن هەر لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە تا ئێستاکە زیاتر لە 150 کەس لەلایەن هێزە ئاسایشەکانی ئێرانەوە کوژراون و سەدان کەس بریندار بوون و هەزاران کەسیش لەلایەن ئەو هێزانەوە دەستگیر کراون. خۆپیشاندان لەناوە و دەرەوەی ئێران بەردەوامە. تا دێ کاردانەوە نێودەوڵەتیەکانیش زیاتر دەبن لەو بارەیەوە بۆ ئەو مەبەستە هاوکارمان فەرات فەلاحیمان لەگەڵدایە لە واشنگتنەوە. فەرهاد دوایمین زانیاریەکان چین؟ ئاسۆ ئەم کاتتان باش ئاسوامەوێ دوایین زانیاری لەسەر ڕێژەی کوژراوەکان لە ئێرانت بۆ باس بکەم کە بە گوێرەی دوایین زانیاری کە بەدەستمان گەیشتووە لە ناوەندی هەواڵ لێرە لە بەشی کوردی دەنگی ئەمریکا ڕێژەی کوژراوەکان گەیشتۆتە زیاتر لە 185 کەس کە زیاتر لە نیوەیان دەگەڕێنەوە بۆ خۆپێشاندانەکانی ڕۆژی هەینی هەفتەی ڕابردوو لە پارێزگای سیستان و بەلوچستان لەوێ کە لە دوای نوێژی هێنی خۆپێشاندران درانە بەر دەستڕێژی گولە لەو شارە و بە گوێرەی دوایین زانیاریەکان زیاتر لە 90 کەس لەو تەنیا لە پارێزگای سیستان و بەلوچستان کوژراون لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە. دوێنێ هەروە کە ئاماژتان پێکرد لە هەواڵەکاندا ئاسۆ خۆپێشاندانەکان بەردەوام بوون هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران دەستیان نەپاراست لە سەرکوتکردنی خۆپێشاندەران لە چەندین پارێزگا و بەدەیان شاری ئێران. ئەتوانم لەوانە ئاماژە بە لەو پارێزگایانە کە خۆپێشاندانەکان بەڕێوە چوە ئەتوانم ئاماژە بە ئازەربایجانی ڕۆژاوا، تاران، کرمان، خوراسان، کوردستان، پارێزگای کوردستان، پارێزگای ئەلبورز، مەرکەزی، کرماشان و ئسفەهان بکەم کە خۆپێشاندانی بەربەڵاو بەڕێوە چووە. ئاسۆ لە زۆربەی شارەکانە لە تارانی پایتەخت خۆپێشاندانەکان زۆر بەربڵاو بوون بەوەیشەوە کە بازاری گەورەی تاران لەلایەن بازاریانی ئەو شارەوە داخرا، مانگرتنی گشتی هەبوو دوێنێ لە بازاری تاراندا. ئەمەش ئاراستەی خۆپێشاندانەکان لە ئێرانە ئەگۆڕێت بەهۆی ئەو بارودۆخە ئابوووریە قێراناویەی کە کۆماری ئیسلامی ئێرانی تایە، ئەوەی کە بازارەکانیش دابخرێن بە تایبەتی بازاری گەورەی تاران، بازاری کۆن. ئەمە کاریگەری زۆری ئەبێت لە سەرداهاتوی ئەم خۆپێشاندانانە. لە هەرێمە کوردیەکانیش هێزانیەکان دەستیان نەپاراست لە سەرکوتکردنی خۆپێشاندەران. دیمەنی زۆر دڵتەزێنمان بەدەست گەیشتووە ئاسۆ بە تایبەتی لە شاری سنە و سەقز کە چۆن هێزانیەکان دەست ناپارێزن و بە تەقەی ڕاستەوخۆ خۆپێشاندەرەکان دەکوژن. تەنیا بە گوێرەی دوایین زانیاریەکان تەنیا دوێنێ لە شاری سنە کە ئەکاتە ناوەندی پارێزگای کوردستان لە هەرێمە کوردیەکان لە ئێران 4 کەس بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان کوژراوە، ناوەکانیان لە بەردەستە. ئەتوانم ئاماژە بە شارە جیاجیەکان بکەم لە هەرێمە کوردیەکانە لەوانە جوانڕۆ، ڕوانسەر، کرماشان، پاوە، کامێران، سنە، بۆکان، دێواندەرە، سەقز، بانە، مەهاباد، بۆکان، ئەمانە پیرانشار، سەردەشت زۆربەی ئەو شارانە بوون کە خۆپێشاندانی بەربەڵاویان تیادا بەڕێچووە. هەروە کە ئاماژتان پێکرد یەکێک لە هەواڵە گرنگەکان دوێنێ شەو کە لە ئێران هاتە دەرەوە ئەوە بوو کە گروپی عەدالەتی عەلی، گروپێک ناسراو بە عەدالەتی عەلی هەستان بە هەکردنی دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی ئێران کە بە سەدا و سیمای کۆماری ئیسلامی ئێران ناسراوە و دیمەنیان هەروە کە لە هەواڵەکانە بینیمان دیمەنەکانی بەرنامەی ڕاستەوخۆی کاناڵی خەبەری ئێرانیان ڕاگرت و بۆ 15 چرکە بەرنامەکانیان تێکدا و دروشمەکانی خۆیان لەوێ بڵاو کردەوە. هەروەها ئەتوانم ئاماژە بە ئەو بارودۆخەی بکەم کە لە ئێستا لە هەرێمە کوردیەکاندایە بە گوێرەی نت بڵاکس، ئەو ڕێکخراوی کە چاودێری بڕانی ئینترنێتەکە لە سنە دوێنێ بە تەواوەتی ئینترنێت داخراوە، سنووردار کراوە و خەڵک ناتوانن بە هیچ شێوازێک ئەو دیمەن و ڤیددیوانە کە هەن بیگوازنەوە بۆ دەرەوە. ئاسۆ بەڵێ زۆر سپاس بۆ کاتت هەر بژین. سپاس بۆ ئێوەش.